کە لێدرا پێشمەرگەیە دێتن لێ داتن 6 مەخزەنی پێە کەرتەنانێکی لە جیرفانایە 10 کیلۆمەتر بە شێوێکە ئەبڕێ لە موسەیەرات زۆر پێشکەوتووە لە بەیرەقدارەوە لە شەڕی ئەرمینیا و ئازەربایجان موسەیەراتی بەیرەقداری تورکی ئەرمینیای وێران کرد لە فڕۆکە نێزیکەی 1200 فڕۆکەی بەبانەوە هەیە 1200 بەڵێ 1200 فڕۆکەی هەیە ئەمە پێی بڵێن هێزی ئاسمانی تورکیا باش لەو 1200 بەبانەوەیە بەس تۆ ناتوانانی ڕقەمێک بڵێ ئللا 1240 دروستە چونکە تۆ فڕۆکەت هەیە ئەکەوێتە خوارەوە لە کاتی مەشقاتە دری بەکەوێتە خوارەوە خەسارەتە هاتە تێکە چێتەنی تر بە کەڵک فڕین نایە ئەیخەیتە یەدەک پارچەی لێوەرەگری بۆ فڕۆکەکانی تر بەڵام وەکو کارە تقریبا 1200 بەبانەوەی هەیە بە بار هەڵگرەوە بە هەموو جۆرە عسکەریەوە کە باسی ئەم ژمارەیەکەین نێزیکەی 270 فڕۆکەی F16 لەمانە باش فڕۆکەکانی تر لە جۆری F4 ڤانتۆم لەو پێشیش باسم کرد دوو وڵات بەکاری دێنێت تورکیا و ئێرانە ئێستا شەو فڕۆکانە بەکاردێنێتن تورکیا F4 بەکاری دێنێتن لە ڕووی تانکەوە تورکیا نێزیکەی 4500 تانکی هەیە بەڵام تانکەکانی M60 جفتن پاتۆنی کۆنی ئەمریکیە لە هەمان کاتە تانکی لیوباردی ئەڵمانی هەیە تانکی لیوباردی ئەڵمانی چیە؟ تۆ تانکی لیوباردی ئەڵمانی لە پلەی سێەم بەهێزترین تانک لە جیهانە دانیت ئەوە نییە بڵێ تۆپ تێنە لە دەیە نەخێر بەڵام لیوبارد جۆری هەیە نسخەی هەیە لە ئەیوانەوە دەست پێکا لە ئیەکەوە تاک و حەوت تورکیا تاک و پێنجی هەیە 6 نایدەنێ یعنی تاکۆ ڕادەیە 5 هەسا چی کرد کەوتە دروستکردنی تانک خۆی ئاڵتای جا تانکێکە پێڵێن ئاڵتای دروستی کردووە چیتری هەیە جگەلەوە نێزیکەی بڵێن 17000 جۆری مودەڕعی هەیە هەیەتی بەسە دەریا بەهێزە 600,000 سەربازی ئامادەیە بە احتیاطەوە بۆ کاتی پێویست مەسەڵەن میزانی 48 میلیارد دۆلارە تەقییمی گیانی هەیە عالەمی سوپای تورکیا لە جیهانە چەندەمین دێ بە پلە تەوا بە ئاگاداری ئەمریکایەکەمەوە غەڵەت قبوڵ ناکاتن تورکیا نوێمە لە جیهانە لە بینی 145 وڵات کە هەڵە بژێرن هێزیان هەیە هەموو وڵاتانی دنیانا 145 وڵات تورکیا نوێمە بەڵێ باش باسی ئەم هەموو توانە سەربازەی تورکیات کرد بەڵام هەندێک کەس دەڵێن کاک سەلام بەم هەموو بە توانای سەربازی نییە بەڕاستی شەڕکردن و ئەم توانە سەربازیە فراوانە لە تۆپ لە تانک لە تەیارە لە ژێردەریایی لە هەر بابەتێکی تر لە ژمارەی سەرباز کە تورکایەتی بەڵام ئەوە چەندێکە چەندهای چەند ساڵە بەرامبەر بە هێزێکی بە بیر و باوەڕی وەکو پەکەکە نەیتوانیوە سەرکەوتوو بێ خوێندنەوەی تۆ چییە بووەمە؟ بەڵام جیاوازە تۆ کە بیر و باوەڕ شەڕەکەیت ئەمانە مەبداییان هەیە باش هەر کەسێکیش مەبدەئی هەبێ لە شەڕە زەحمەتە بیبەزێنی زانیت بەڵام لە جۆری سەربازیەوە گەر باسی بکەین پەکەکە شەڕی پارتیزانیە کاتن شەڕی جەبهە نییە هەر وەکو پێشمەرگەی کۆن خۆمان کە قارەمانانە سەیرەکرد 4-5 پێشمەرگە بوو بەرامبەر بە هێز بە کڵاشنکۆفێکەوە بە 6 مەخزەنەوە بە یەک ئاربیجیەوە ئەگەر دووسیە گولەی هەبێ بەرامبەر بە هێزێکی زەبەلاحی سەدام حوسێن شەڕێ کرد بەرامبەر بەو هەموو هێزە تایبەتی سەدام مغاویر ئەمە بیر و باوڕە مەبدەعە لە حاڵەتی دووەمی سەربازیە تۆ ئەگەر پارتیزانی کە شەڕەکەی لە هێزێکی عەسکەری بدەیت هێزی عەسکەری با بنێن بۆ نمونە لە سریەیەکیدا یان لە فەوجێکیدا ئەو فەوجە تەنها سەرباز نییە لە ناو سەنگەرە تۆ مەطبەخت هەیە مەخزەنی فیشەگت هەیە عیتادت هەیە قەڵەمت هەیە ئیداریاتت هەیە زانیت ئالیاتت هەیە سیارە و ئەوانت هەیە لە ناوی کە لێدرا پێشمەرگەیە دێتن لێ داتن 6 مەخزەنی پێە کەرتەنانێکی لە جیرفانایە 10 کیلۆمەتر بە شێوێکە ئەبڕێ دێ لە شوێنێکەدا چالاک یەکەیەکە ئەم هێزەیەرە تۆ ناتوانانی بجوولەی بە دوای کەوی ئەم هەموو ئالیاتە سیارەیە ئەم هەموو فشەگ و تەقەمەنیە بۆ چێ بەجێڵی
ناتوانانی دوای بکەویت. ینی پەکەکە چەند ساڵ ئەوە ڕوبەڕووی ئاوا ڕوبەڕوویەکە لەبەر ئەوە هیچ هێزێ لە دنیا ناتوانێت بەرامبەر بە پارتیزانی سەرکەوتن بەدەست بێنێتن. هیچ هێزێ لە دنیا ناتوانێت.